بەڵام ئەو ناوبانجی زانکۆکان ئەو وەجهە جوان و کە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتوون بە تایبەتی لە زانکۆی کەرکووک زۆر بەخێر بەسەرچاو. It is renowned for its constant endeavors to reach international educational standards and academic excellence. أساسيات مع الأكريديشن تفصيلية ما أدري ناخذ وقتكم. هذه الشهادات اللي حصلنا عليها تم قبول 47 بحثا 33 أمريكية وأيضا جامعات الاتحاد العربي الأردن خاصة الجامعات الدينية. ئەم کۆنفرانسا بشێوەیەکی هاوبەشی و هەماهەنگی لەگەر زانکۆیەکی تر ڕێکخراوە کە ئەوەشی زانکۆی کەرکووک کولیەی قانون و علومی سیاسی لە زانکۆی کەرکووک. هەلبەتە کۆنفرانس گرنگی خۆی هەیە و ئەم کۆنفرانسا نەک تەنها بەحسەکان توێژینەوەکان لەسەر ئاستی کوردستان هەرێمی کوردستان و ئاستی عێراق تەقدیم دەکرێن بەڵکو لەسەر ئاستی وڵاتی تریش نێودەوڵەتی تەقدیم دەکرێن وەکو وڵاتی عەرەبی وەکو مصر وەکو جەزائر وەکو فلستین وەکو مەغرب وەکو مالیزیا کۆمەڵێک دەوڵەت بەشدار بوون کۆمەڵێک توێژەر لە دەوڵەتەکانی تر بەشدار بوون لەم کۆنفرانسا نزیکەی 47 توێژینەوە لەم کۆنفرانسا دەخرێتە ڕوو طبعاً و مناقەشە دەکرێت. والتربية يعني في مجالات مختلفة بڵاوکردنەوەی ئەو توێژینانە هێوا قبول کراوە لە گۆڤاری کولیە قانون کولێژی یاسا جامعی کەرکووک. ئیجراتەکان چیمان کردێمە یەکەم تشت اقتباس نەسیمان کرد استیدا ئەلکترۆنیمان کرد لە دواییدا ناردمان بۆ خوبەڕایان قەومین نەمان نارد بۆ هەموو کەسێک ئللا یەکێک دکتۆرێک پسپۆر بێت اختصاص بێت لەقەبی پرۆفسۆری یاریدەر بێ یا پرۆفسۆر بێت زۆری بحوسەکان لە حەزاتی قەیمی تیا بوو ناردمان بۆ توێژینەکان بۆ بەحسەکان اعتمادیان کرد بۆ تعدیلاتە اینجا دوای لە دوایەوە ئێمە قبولی ئەم بەحسانەمان کرد. وقعنا مذكرات تفاهم عدا مذكرات التفاهم مع الجامعات العراقية وجامعات اقليم كردستان مع جامعة بغداد عندنا مع جامعة كوفة عندنا مع جامعة توێژەوەکان پەیوەستن بە باری دۆخی یاسایی ناوچەکە و دەوروبەر و چارەسەرکردن بۆ زۆر لە کێشەکانی پەیوەست بە کاروباری نێوخۆ و ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە هەلبەتە دەرەنجامەکانی سوودبەخش دەبن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و بۆ دەسەڵاتدارانی عێراق